ئەوە گێڕعادیە مەچینەی لە پشتوەیە مەچینەش لە دواوەیە 2001 17,000 ڕۆژ ئەمە چۆن مەسەر خەڵکیە کڕیتی ڕایگرتە 82 سیارەکە 118,000 ڕۆیە ئێستا وەکو یادگارێک حەزم لێ بیکڕمەوە لە عەوشەڕاگیر بینەرانی پایتەخت میدیا لە هەر شوێیەکە سڵاوتان لێبێت لە پێشانگایەکی ئۆتۆمبیڵم لە شاری هەولێر لێرەدا دەیان جۆری ئۆتۆمبیڵی کلاسیکی زۆر کۆن نمایش کراوە وەکو دەیبینن ئەمە یەک ڕیز ئۆتۆمبیڵی کلاسیکی مۆدێل کۆنی ئەو کاتەی لە سەردەمی خۆیدا کە هەبووە گرانبەها بووە و تەنیا کەسە دەوڵەمەند و بەرپرسەکان توانای کڕینیان هەبووە کاک فەرهاد لێرەیە کاک فەرهاد تۆ کام ئۆتۆمبیڵە کلاسیکانت لێرەدا کۆ کردوتەوە پێ بڵێت چۆنە بەم کارە هەڵساویت باشسی ئەم ئۆتۆمبیڵانم بۆ بکە خێر بێن سەرچاوم ئەو سیارانە کلاسیک ئەو مارسمانەیە ڕۆژڕای زمانێ ئەو سیارانە وەڵای ئەوە ینی حەز لەو ئیشی دەکەم یعنی ئەوە کەسە کە حەز لێ بکە ئەو ئارەزووە منش حەزم لەو ئیشەیە ئارەزوم ئەو سیارانەیە کاک فەرهاد باسی مواسفاتەکان و ساڵی دروستکردنی ئەم جۆرە ئۆتۆمبیڵانە بۆ بکە سەبەر شادۆیە 1970 بەریتانیە ئەوە وەختی خۆی یعنی ئەو ساڵانە بەس مەلیک و پیاوە دەوڵەمەندەکان دەیانتانی سواری ئەو سیارە تەنیا مەلیکەکان بەریتانیشە سلڤەر شادۆ 1970 ئەمە زۆر سەرنجی ڕاکێشام ئەو کوڕە قشتەش لە ناو دانیشتووە وە کاکە محەممەدە ئەوە مارسە 1927 ئەوە گێڕعادیە مەچینەی لە پشتوەیە مەچینەشی لە دواوەیە لە پێشەوەیەکی چینیە تەماشاکە سیارەکە جوانە سەرنجڵا کێشە تەماشای مەچینەشی باش تۆرە ئەوەم پێ بڵێ چۆن ئەم ئۆتۆمبیڵە دەستکەوتووە ئەوە کڕیتم احتیادیە ئێستا دێتن احتیادیە لە مۆدیل 84 خوارێ دێتن ئەوە ئاساییە کاتی خۆی کەم ئۆتۆمبیڵە دروست کراوە ئەمە زیاتر چێ بەکاری دەهێنێت حتمما مەسەن ئەو ساڵانە پیاوە دەوڵەمەندەکان مەسەن مەلیکەکان پاشایەکان ئەوانە هەیان بووە ئەوانە هەیان بووە کات فەرهاد ببینم ئۆتۆمبیڵی زۆرتر لێرە هەن ئەگەر بەیەکەوە بڕۆیت ئەوە هاوکارم لەگەڵم بێت ئەوەیان نیسان سدریک 2001 ئەو سیارە 17,000 ڕۆیە 2001 17,000 ڕۆژ ئەمە چۆن دەتوانن مەسەر خەڵکیە کڕیتی ڕایگرتیا نەهۆش حەزەوە یان ئارەزوو تەماشای دەتوانن تەماشاکە بە خۆتان تەماشاکەن کە دیارە سیارەکە 17,000 ڕۆیە یعنی دیارە 17,000 ڕۆی نییە سیارەکە ئەم ئۆتۆمبیڵە ئاسایە بپرسم تۆ بە چەند کڕیتە ئەو سیارانە برێ سعری چەندە یعنی ئەمن ئێستا لێرە ئەو سیارە داوای 260 وەرەقەی دەکەم دفتەر و 6 وەرەقە خەڵکی ئەم پارە بەم ئۆتۆمبیڵە کلاسیک خەڵکی دەکڕ لە عێراق مثلا لە بەغدا لە هەولێرە یعنی لە شارەکان باش کاک فەرهاد گرانترین ئۆتۆمبیڵی کلاسیک گرانترین ئۆتۆمبیڵی کلاسیک کە تۆ فرۆشت بت نرخەکەی لە دەوری 3 دەفتەری بووە 3 دەفتەر 270 280 ئەو سارانێ واتە خەڵکی ئێستا شەر پارە بەم جۆرە ئۆتۆمبیڵ خەڵکی ئارەزووە مەسەن خەڵکیە ئەوەیان ئێستا ئەوە شتەشی جوانە ئەوەیە سوپەر کراونە 82 ئەوە پێدرن ئەو تاچ ئەوە شتانە مەسەڵی ئەوە کابراایکی ئەوە مواسفاتی چییە و ساڵی چەند 82 سیارەکە 118,000 ڕۆیە 118,000 ڕۆژ 1982 دروست مۆدیلی 82 کابراایکی خەچە و لێرەیە ڕایگرتیا تا ئێستا لەک نەخۆی بوو ئەو هاوڕێ ببینی کاگنەقیب فەرموو کاگنەقیب چۆنیت تەندروستی خۆش نەبێت سوپاس دەکەم کاگنەقیب پێم بڵێ چێ زیاتر پارە بە ئۆتۆمبیڵی کلاسیک دەدات وەڵای خۆی یەکەم شێت زەوقە ڕەغبەتە دووەم ینی ئینسان بڕێک پارەداربی ئەوانەی پارەدارەکان زیاتر هەیە لە خۆی لە پێش و تێلی ڕادەگری هەیە لەو ناو مەزرعی ڕادەگری هەیە لە پێش شەریکی ڕادەگری وەزەبان وای هەیە هەشت و حەزوارەزوی خۆی لە خۆی بهێنێت و زۆر جارێ دێنەکەن کاک فەرادی دەرێن کاکە دەمانێت ڕۆژانە سیارەکمان هەبی هەفتەیەک ڕۆژ بین نەدەرێ سیارەکمان دێ بە ینی لۆ لێ خوڕین بە خەڵک بێ
چکە زیاتر کاکفرادی ژێ دەکات کاکفرادیشی کلاسیکە خەڵک ئێستا مەسەدەوێ ها لۆ ئاهەنگەکان بگواستنەوە بگواستنەوەش ئەم ئۆتۆمبیلە کلاسیکان حەز دەکەن ئێستا ئارەزووە زای کاگا چی لێ هاتیە ئەتۆری لێ هاتیە هەر سیارەکەت هەیە لەوەی تو بەرزتر هەیە لە جادە بەس ئەوانە ئێستاوانە نەمایە مەسەر یەکەچی ئەوچی ئەو سیارەی 82 باوەڕ ناکەم یعنی زۆر سیارە لەو ئوچوی مابی ئەوها خاوێن لە عێراق کەممایە مەسەر لە هەولێری کەممایە خۆشەکی وی ئەوەیە تامی ئەوە مەسە دایم ئەوانش ئەو ئارەزوو و سیارانەکە ئەمریان لە چل بەسەرەیە ئەمریە ئەوانش ماسلی ئەوش مارسە ڕیاسیە هەیە یادگاری لەگەری هەیە زۆریانی ئێستا میسانە نمونە ڕۆژە یەک کاتەکەن کاک فەرادی گوتی بابم هەیبووە باب مەمری خوا کردیا باب مای بووە وەنە کافرە گوتی باب مەمری خوا کردیا ئێستا وەکو یادگارێک حەزم لێ بیکردمەوە لە عەوشە ڕایگرم یەکێکیش ڕۆژێکی هات کنم کابرا فەقیر بوو یعنی پێشتری فەقیر بووە گوت بەرازیلەکمان هەبوو بەرازیلەکەمان فرۆشت سعری 50 وەرەقە بوو 6 وەرەقە بوو هات زۆر بەپەرۆش بوو گوتی ئەو سیارم بەرازیلەکەم دوێ لۆم بکڕی گوتم سەبەب لۆها ئەوەی گوتی وەڵای وەختی خۆی نەبووم بووین زۆرم حەز لە سیارەی بوو ئەو حەزم بەرازیلی بوو نەبووم بووم نەمان بوو بەس ئێستا دایتی دەمێ حەزم لێ سیارەی وەکڕمەوە بەس لۆ ڕاگرت واتە ئۆتۆمبیلە کلاسیکانت چڕۆکی زۆریان لە زۆر زیکرایاتە مەسەڵەن بابی هەی بووە مامی هەی بووە وەرە باسی ئەم ئۆتۆمبیلەشیانم بۆ بکە کاک فەرهاد ئەوە مارسیس هەوەرە بەراگر هاوکارم لەگەڵم بێت ئەمە چی پێ دەڵێن ساڵی چەند دروست کراوە مواصفاتی چیە زەحمەت ئەوە ڕیاسیە باشە 1990 دروست کراوە حجمی 300 SE حجمی 300 SE سلایی تا ئەوانە سەرەوەی 200,000 100,000 150 200 تاکو ئێستا هەیە سیارەمان هەیە ئەمە سەروەکو ئەو نیسان سدریکی 17,000 ڕۆیە حقیقیش حقیقی ڕۆیە ئەوەندەیە مەسەر خەڵکی ساختەشەیە ئادیکو مەسەر دەستکاری گێچی دەکەن بەس ئەوە دیارە مەسەر سیارێ دەکەیەوە مەسەر ئەمن خەلکی معرەزی هەموو دەزانن باش هەندێک باسی مواصفاتەکانی ئەم ئۆتۆمبیلە کلاسیکەمان بۆ بکەوە خۆت دەڵێ لە 1990 ئەوە کوشین کارەبایە گێرتۆماتیکە سلایتە دەبل هۆڕنی پێدەرێن پەردەیە پشتەوەی پەردە کارەباییە عراقی ینی بەعام عراقی حەزیان جۆرە مارسانەیە بەخۆشمان کوردی خۆشمان حەزی لە ئەمە بۆ نمونە ئەگەر ئێمە بین بەراوردێک بکەین با نرخەکەی ئێستا و نرخەکەی ئەو کاتیکە دروست کرا ئەمە چەندە ئەمەم بۆ وەختی خۆی نازانم چکە من عمرم وها گەورە نییە برم بەرە ساڵی ئەوەندە بۆندەی بوو بەس ئێستا ئەوانە سعریان لە دەوری 2 دەفتەریە 190 خاوێن هەشە بەهشتای هەیە بەهشتا وەرەقی هەیە بە 90 وەرەقی بەس حەسەب خاوێنی جوانی سیارەکەی کاک فەرهاد سوپاست دەکەم زۆر بەخێر بوو ئەمە زیاتر حەز دەکەم بینەرانی پایتەخت میدیا چیرۆکی ئۆتۆمبیلە کلاسیکەکان زۆر زیاتر لەوە هەیە کە ئێوە گوێبیستی بوونەوە ئێمەش گوێبیستی بوونە هەر کەسە و چیرۆک و جۆرێک لە یادگاری هەیە لەگەڵ ئۆتۆمبیلی کلاسیک و وەکو بینیشتان لێرەدا لەم پێشانگەی ئۆتۆمبیلە لە شاری هەولێر ژمارەیەکی ئەکجار زۆر لە ئۆتۆمبیلی کلاسیکی مۆدێل کۆن لێرەدا نمایش کراوە و خەڵکانێک هەن ئەم ئۆتۆمبیلانە دەکڕن و بەکاری دەهێنن بە مەبەستی ئەوەی جۆرێک لە جیاوازی نیشان بدەن و کەسی واش هەیە یادگاری لەگەڵ هەیە وەکە میشە لە بوونی هەر زانیاریەکی تر چاوتان لەسەر پلاتفۆرمەکانی پایتەخت میدیا بێت.